لە دوای تۆمارکردنی سکاڵا لەلایەن سکاڵا کارەکانمانەوە هەریەک لەو چالاکوانانەی کە پێشتر بینیتانن سکاڵایەک تۆمارکرا لەسەر بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە کە گوایە بە تۆمارێکی دەنگی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بووە هەڕەشەی کوشتن لە یەک بەیەکیانەکە و بە یەکتر ناویان ئەهێنێ دانەدانە ئەمانیش لەلایەن منەوە کە ڕاوێژی یاسایان پێکردم ڕێنمای ئەومان کردنکەوە سکاڵای یاسایی لە ژیان تۆمار بکرێت بەڵام لە مانگی 2020ەوە دروست لەو مانگەوە هەتاوەکو ئێستا ماوەی 4 ساڵ و زیاتر لە 5 مانگە ئەم دۆسیە لە ناو دادگای یەکلایی نەکراوەتەوە لەبەرەوە بۆ ئاخیر جار کە حالەی دادگای کەتن کرا بۆ ئەوی کە حکمی تیار دەرچێت بۆ ئەوی کە گەشتۆتە مەرحەلەکان هەنگاوەکانی ئەخیری دادگایکردن لەلایەن دادگای سلەیمانی جارێکی کە داوای هەواڵەکردنی دۆسیەکە کرا بۆ سلەیمانی ئەمە زیاتر گومانی لای سکاڵاکارەکان زیاتر کرد کەوا دۆسیەکە یانەوە بەلاڕێ ببرێت و مماتەڵیتی ئەکرێ بۆ دواخستنی کەیسەکە لەسەر ئەو ئەساسە ئێمە بۆ ڕوونکردنەوەی ڕایگشتی بڕیاریەمان ناکەوا کۆنگرێکی ڕۆژنامەنووسی و ئەساس بکرێت بۆ ڕوونکردنەوەی زیاتری بابەتەکە و ئاگاداربوونی هەموو لایەک لە کێشەکانی دادگا و یەکلایی نەبوونی کەیسەکان 5 کەسن 5 کەسن دروست پێچکەم چالاکوانی بواری مەدەنین هەمویان ڕۆژنامەنووس و چالاکوانی بواری مەدەنین کۆمەلگا هەر ئەوەیە کە هەڕەشەی کوشتنیان لێکراوە لەلایەن ئەوە و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بڵاو بوویەوە دانەدانە هەڕەشەی کوشتیان لە تانیان کوژم ناچمە دەرەوە لە شار بەو شێوە لەسەر ئەمساسی ئەمە و کە مەترسی لەسەر ژیانیان هەستان بە تۆمارکردنی سکاڵا بەڕێوەبەری گشتی باسەوە کە ئاڵێ تەنها یەک تۆماری دەنگی یاخود بەڵگەیەکە هەبێت دوو شایەت و بەڵگەش هەیە لە ڕووی قانونی و بەڵگەکان تەواون بەڵام ئێمە مەرحەلەی دادگایکردنیشمان مابوو بەڵام لە کۆتاییەکانی دادگایکردنایە و دەرچوونی حکمایە لە دروست لەم کاتە و لەم تەوقیتەیە داوای هەواڵەکردنی دۆسیەکەکەن بۆ سلەیمانی.